لە خانەقین باخەکانی خورما هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە و دوای بڕینەوە و سووتاندنی دارەکان شوێنی نیشتەجێبوونی لەسەر دروست دەکرێت. ماوەی چەند ساڵێکیشە لەم ڕێگەیەوە هەزاران داری خورما بڕاونەتەوە. ئەم حاڵەتەش بۆتە هۆی کەمبوونەوەی ژمارەی دارە خوورماکان و نیگەرانی دانیشتوانی ناوچەکەی بەدوای خۆیدا هێناوە و داواکارن لە حکوومەت بەر بەم کارە بگرێت. داواکە لە حکوومەتی عێراق حکوومەتی فدرال ئەبێ بێتە ساحەکەەوە بۆ ئەوەی چیتر ڕێگا لە بەرژەوەندی تایبەتی ئەو خەڵکانە ڕێگر بێ بۆ بەرژەوەندی تایبەتی ئەو خەڵکانە کە ئەو هەموو سەوزاییە ئەو هەموو دار و باخە لە شاری خانەقینگ ئەبڕێ بکرێتە هەر شتێک بۆ یەکەی نیشتە جێبوونە بۆ بەرژەوەندی تایبەتە بە هەمان شێوە حکوومەتی هەرێم کاریگەر بێ داوا بکە لە حکوومەتی عێراق چیتر لە خانەقین ئەم دیاری دەناشرینە ڕوونەدا و بەرژەوەندێ ڕێگە لە بەرژەوەندێ تایبەتیەکان بگرێت. لە خانەقین چەند کەسێک کڕین و فرۆشتن بە زەوی باخی خوورماکانەوە دەکەن و تاوەکو ئێستاش بەڕووبەری زیاتر لە 250 زەوی باخی خوورمایان لە ناو بردووە و زیاتر لە 500 یەکەی نیشتەجێبوونیان لەسەر دروست کردووە. زیاتر لە 252 باخی دارە خورما لە ناو شاری خانەقین بووتە شوێنی دوکانە و شوێنی نیشتە جێبوونە و هۆکاری ئەوانە بەڕاستی زۆرە. یەکەم کەم ترخەمی حکوومەت لە دروستکردنی شوێنی نیشتە جێبوون بۆ ئەو خەڵکەی وای لێکرد کە هەندێک کەس دەست پێکا بە فرۆشتنی باخی دارە خورمایەکەی و هۆکاری فرۆشتنەکەی بەڕاستی زۆرە. یەکەم هاوکاری نەکردنی حکوومەتی بۆ جوتیارەکان بۆ نۆژەنکردنی ئەم باخانە و دروستکردنی بەسەر شێوازێکی نوێ ئێمە زۆر هەوڵماندا کە حکوومەت هاوکاری جوتیاران بکاتن بۆ ئەوەی بتوانن بەردەوام بم لەسەر پیشەی خۆیانە. یەکێک لە کاریگەریەکانی تێکچوون و خراپبوونی ژینگە هۆکاران مرۆیەکانە بە جۆرێک ڕووبەری زەویە کشتتوکاڵی و ژینگەیەکان تێک دەدرێت و دەکرێتە شوێنی یەکەی نیشتە جێبوون. لە ئێستاشدا باخەکانی خورما لە خانەقین گرفتاری ئەو تێکچوونەیە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.